بۆی لە نێو دۆست و بەرادەرەکان و کەسانێک بدۆزنەوە کە بیرێکیان کردێتەوە شتێکی چاک بە مێشکیان گەشتەوە بەهۆی ئەو بیرە چاکێکی کردویانەوە ئەو ڕێگا باشەی کە دۆزیویانەتەوە بەرهەمێکی چاکیان بەدەستێناوە پێی سەرکەوتوو بوون پارێکی زۆریان پێی پەیدا کردو و لەکن خۆت دەڵێ خودایە بۆ فکرە چاکانە بە مێشکی من ناگا چۆنە ئەوانە بیرە چاکانیان بە مێشکی دەگا فکرە باشانە دەکەنەوە ئەو ڕێگا چاکانە دەدۆزنەوە و سەرکەوتوو دەبن و من بەداخێکی گرانەوە تەمەرکوزم نێ هۆشم نێ کەمیش هەمچین فکرایەک بکەمەوە هەمچین کارهایەک ئەنجام بدەم ئەگەرەوە پرسیاری تۆشە تاخری ڤیدیۆ دەگەڵم بە کە وەک دەروونناسێک بۆم لێکۆڵینەوە کردووی بە بەرهەمی لێکۆڵینەوەکە دەختیاردا دەنێم باز تاخری ڤیدیۆ دەگەڵمان بن. سیمەنی پەریزەنم وەک دەروونناس بە ڕەوانناس لە خزمەت و داهام پێم خۆشە بەر لەوەی کە جوابێ پرسیارێ بدەمەوە سرنجتان بۆ درێژەی ڤیدیۆکە بچێشم خۆم بناسێنم ئەوڕۆ سەوادی خۆم لە باوەش گرتەوە بەرهەمەکانم کە داهاتووری 20 ساڵاندا بە چاپم گەیاندوو دەسەڵاتی کشوەردا بڵاو بوونەتەوە و ئەگەر لەسەر گوگەلی بنووسم مەعسومە پەریزەن یا سیمەنی پەریزەن چونکە من دوو نێوم هەیە بە هەر یەک لە نێوەکان بینووسم بەرهەمەکانی من دێنێ و پێم خۆشە کە خەڵکی لێوەرگرن چیژی لێوەرگرن و من وەک دەروونناسێک بەر لەوەی کە دەروونناسی بکەم نویسەندەگیم کردو و هیوادارم کە بۆ چەشنە ڤیدیۆیانەش بتوانم ئەو خاڵانەی هەستم کردو کە گرنگایەتی هەیە دەژیانینگۆدا بە دەتوانێت بەر ڕێگا تا ڕوون کاتەوە چاتر بتوانجیان بکەم فێرتان بکەم هێنە سەر باسی خۆمان زۆر کات بوو مەسەلەن لە دەوروبەری خۆمان تمشامان کردەوە بەرادەرێکمان خزمێکمان ڕەفیقێکمان دۆستێکمان لەپڕدا کارێکی کردو کارەکە بۆی گرتووە یا مەسەلەن فکری بۆ شتێک چۆ کە ئینسانەکانی دیکە فکرەکەی بۆی نەچۆ و هەمیشە ئەوەی دەزانن کە جیاوازی ئینسانهای سەرکەوتوو دەگەڵ ئینسانهایە کە بە دواکەوتون لەوەیدا کە ئینسانە سەرکەوتووەکان جاری وایە فکریان بە شتێک دەگا کە ئیموجەنابەت نەگەیشتەوە مەسەلەن دەعاستێکدا هەستی بەوە کردو دەتوانێت فلان شتە بکڕە خێری لێ بخوا یا ئەلئان وەقتی بێ فلان ڕشتەی دەرسێ بخێنم یا ئەلا سەردەمی وەیە کە مەسەلەن لە فلان شوێنە دوکانێکی دانێم یا فلان ئیشە بکەم فلان ڕەویشتە بێنمە سەر کاری خۆم و ئەمە وەک ئینسانهایە کە فقط دوایە کە بەرهەمەکە دەبینی کەوان سەرکەوتوو بوون و ئەمە بە دوایە کەوتوین لێیان حەسرەتەکەی بۆمەیە دەست لەسەر دەستی خۆمان دەدەین و دەڵێن بۆ ئەو فکرە چاکەی بە مێشکی گەیشتەوە وەلی ئەمە فکرە چاکە بە مێشکمان ناگا این هۆکاریکەی چییە ئایا مێشکیمە بە دواکەوتوویە ئەمە بۆ ئینسانهایەکین کە لە نەزەر زەهن و مێشکی بە لەو ئینسان دیکە پاشکەوتووین ئەوان لەمە بیرێکی تیشتریان هەیە عەقڵتر نییە ئەمە دەروونناسێک پێ دەڵم نا ئەوان لەمە عەقڵتر نین لەمە زەهنیان تیشتر نێ تەنانەت ئەو جوورێکەمە دەتولی ڕۆژێدا دەگەڵ خۆمان دەجوڵێنەوە بیر دەکەینەوە هەڵسوکۆت دەکەین ئەوان بە جوورێکی دیکە دەجوڵێنەوە دەبین خۆمان مرور دەکەینەوە دەتولی ڕۆژێدا چ دەکەین مێشکی خۆمان بە چی پڕ دەکەین ئەمە هەممان دەزانین کە مێشکیمە ئەبزارێکە کەلوپەلێکە کەمە بتوانین کەلکی لێوەرگرین کە بیری چاکی لێ بێتە دەرێ ڕێ و ڕەویشتی چاکی لێ بێتە دەرێ کەمە ئەو ڕێ و ڕەویشتە بۆمە بێتە وەک ئارۆ جوورێک کە کوتم چرایە کە بەرلاقمانی پێڕوون بێتەوە جوانتر ژین بکەین بەڵام بۆچی هێندێک لە کەسەکان لە مێشکیان بیری چاک دێتە دەرێ و لە مێشکی من نایاتە دەرێ پێ بگەڕێنەوە دوایە ئایا ئازیزەکەم ئەتۆ ئەو شتێک کە لازم بۆ مێشکی خۆت کردوتە ئەو شتێک کە لازمی بۆ داوتە تێکە ئەو شتی لازمتە بداتەوە مێشکی من نیازی بەچێ نیازی بەوەیە کە ئەمە پڕێکن لە کەلوپەلێکی باش دانشێکی باش ئیتلاعاتێکی باش کاتێک کە تۆ مێشکت بەستۆ ئیتلاعاتەکەت فەقەت لە شتەهایەکی زۆر چکۆلە و شتەهایەکی زۆر منفی و خراپ وەردەگری مێشکت پڕ کردو لەوە خۆ نابێ ئەو ئینتزارەشت هەبێ ئەو چاوەڕوانەشت هەبێ کە بێنی شتێکی چاکە تەحویل بداتەوە هەرەوەی داوتتە هەرەوە دەداتەوە کاتێک کە تۆ تەواوی کاتی خۆت دەرفەتەکانی خۆت تەرخان کردو بۆی کە بەنێو فەزای مەجازی شتەهایەکی زۆر کەمبایەخ و بێبایەخ هەتا و ئەی کاش کە هەمیشە کەمبایەخ و بێبایەخ و چاو لەکرد بە زاری باش شتەهایەکی زۆر زەرەر تمشا دەکەن بەخت و بۆشتیوا داناوە کاتێکە لە هەر جگایەک شتێکی باش دەکوترێ ئەنگۆ دژ بە من لە هەر جگایەک حاڵەتێکی لۆدەگی و مەسخەرەگیە ڕووتان دەبی کردو و لەو بەریشەوە بێبڕانەوە ئەخباری منفی چاو لێ دەکەن ئەو شتانە تەعسیر لەسەر مێشکین گۆدادەنێ و لەو بەریشەوە ڕاوێژتان لەگەڵ دۆست و بەرادەرەکانتان
كلن ڕاوێژێکی خراپە و بیرکردنەوەکەشتان بیرکردنەوەیەکی خراپە. یعنی مەدادەنیشین وەک ئینسانێک کە حەق ناخوراوە و تەواوی عالم بە مەقەرزدارە و ئیرسی بابمانیان خواردو، كلن بە حاڵەتێکی زۆر زۆر قڵس و ناقایی چاو لە کۆمەلگا دەکەین، چاو لە ئینسانەکان دەکەین و لەکە خۆمان دەڵێ چا خدا چەندەی بەوەداوە، چا ئەوە چەندە بەختەوەرە، چا ئەو باری چەندە دەوڵەمەندە، تا ئەوە شانسی خۆی خاڵی لە فلان جێگا لە فلان کۆمپانیا دەسەڵاتی هەیە و ئەوە بۆتە پارتی بۆ ئەوەی لەو شوێنە دامەزراندوە، تا ئەوە مامی خۆزگەم بەخۆی کە سەرمایەکی زۆری هەیە ئەوەی بردوتەکەن خۆی و ئیشوکاری دابەتێ. ئەمنی بەدبەخت هیچم نییە، هیچ کارێکم نییە، هیچ بابێکی دەوڵەمەندم نییە، هیچ دەسەڵاتێکم نییە، ئەسڵ ناتوانم خۆم سەرکەوێنم، ئەسڵ ناتوانم بە سولاقم بەسراوە. خۆ بەرەو شتێ بە مشکی دەدەی مشکشت بە تۆی دەداتەوە، ئەتۆ هەستی ناخۆشی دەدەی، فکری خراپی دەدەی، ئەو بیرەی دەدەی کە تۆ ناتوانانی، ئەو بیرەی دەدەی کە ئەمن مرۆڤێکم کە هیچ دەسەڵاتێک و تەوانمەندێک و قودرەتێکم نییە، بەس مشکی تۆ دێنێت چ دەکا جواب دەداتەوە بۆ شتی کە تۆ داوتەتێ، ئەویش دێنە خەمۆکەت دەکات، دڵڕاوکەت دەداتێ، ناڕەحەتیت دەداتێ، دڵت دەگیرێنێ، ئەفسۆردەت دەکا. وە ئینسانەکان دەبنە چەند بەش، هێندێک لە ئینسانەکان بۆ هەستانە ئاسیب لە خۆیان دەدەن، خۆیان تووشی نەخۆشی دەکەن، بە کورد و کرمانجی خۆمان سیل و سەرەتانی بە خۆیان هەڵدەگرن. ئەمە دەروونناسەکان و هەتا پزیشکەکان ئەو شتە چاک دەزانین کە زۆربەی ناڕەحەتیکای نینلەش بۆ کاریکەی ناڕەحەتی های مێشکە، یعنی مەدەمێشکی خۆماندا هێندەمان فکری خراپ کردوتەوە، بە کاتێک کەمە فکری خراپ دەکەینەوە هۆرمونێک تەڕەشح دەبێ بەنێی کۆرتیزۆل، ئەو هۆرمونە هۆرمونێکی ئاسیبزایە، یعنی بار و زیانێک و زەرەرێکی زۆر بە لەشی مەدەگەیەنێ. ئەوانە هێستا بالاخره ئینسان دەڵە باشترە، وەلی کاتێک کەمە بەردەوام فکری خراپ دەکەینەوە، بیری خراپ دەکەینەوە، کۆرتیزۆل لە بەدەنیمەدا تەڕەشح دەبێ، مێشکی ما کامیلەن لە حاڵەتی باشکارکردن دێتە دەرێ و خراپ کارە دەکات. مەبەستمان لە خراپکارکردن یعنی چی؟ خراپکارکردن یعنی بەیکە بە جێگای وەی کە بیری چاک بە فکریمە بگەێنێ، پێمان بڵە کە لە سەردەمەدا دەبێت چ بکەین، چ ڕێگایەکی باشمان بۆ بدۆزینەوە کە بتوانین تێدا سەرکەوتوو بین زیاتر. ئەمە بەرەوەی دەباکە ئەمە ئینسانێکی بەدبەختی، ئینسانێکین کە شانسمان نەبوو، ئینسانێکین کە ناتوانین بەرهەمێکی باش لە ژیان وەرگین و قەت قەرار نەما و ئینسانێکی سەرکەوتوو لە دنیادا ژیانێ بکەین. هێندێک لە کەسەکان دیکە لە پشکراتر دەڕۆنە پێشێ، چ دەکەن؟ ئەو ئینسانانە دێنن بەداخەوە بە دووی قسە و باسی دەکەون، بە دووی ئەی بۆ ئاری ئەو کەسە سەرکەوتویانە دەگەڕن، تەواوی ژیانیان لەوەدا سەرف دەکەن کە بگەڕێن بزانن نقطە زافی ئەو ئینسانە سەرکەوتویە چێ، دای چێشنە خوارێ، بە قەولی وانەی دەڵە حاڵکە من ناتوان بچمە سەرێ ئەوی دادە چێشمە خوارێ، بە ژیانی سەرفی بە دەکات کە بێنێ وەک ئینسانێکی عوقدەیی، مازەڕەت دەخوازم، لە کۆمەلگادا ژیان دەکا و ئەکسەرەنیش نەبوو خۆی خۆشحاڵە نە کەسی خۆشی دەبێ. خۆ ئازیزان، ئەوانەمان کورد باسەکانمان کرد، ئەدی چ بکەین؟ وەک دەرووناسێک پێت دەڵێم کە دەتوانی زۆر ڕاحەت بەسەڵاتی مێشکی خۆت لە دەستی خۆتدا بنێ، ئەمە خاوەن بە بیرەکانمانین، پس وەختێک ئەمە خاوەنیوانین دەشتوانین بیگۆڕین. هەر کات دەتولی ڕۆژێدا دیتت کە هۆشت دەچێتە سەروەی کە بگۆڕێنی، پرتت لە دنیاە بێ، لە دار و دیواری قرس و ناڕازی بی کە بۆ ئەوەی هەیە ئەوەی هەیە، بەجگای وەی کە بگەڕی بزانی چی هەیە کە حاڵی خۆتی بێخراکەی، بگەڕە بزانە بۆ خۆت چت لە دەستی داماوە، بزانە بۆ خۆت چ دەسەڵاتێکت هەیە، بۆ خۆت دەتوانی لە چ شتێکی خۆت سەرفکەی. خۆ بە قەنەعەت بگە، بڵە خۆ ئەمن زۆر نامهێ بڕۆمە سەرێ، حتى ئەقل دەتوانم چ بکەم. ئەگەر ئاوات بیرکردەوە مێشکی خۆت دێنێ سەر و ئاستەی کە مێشکت بێنە فکری لە ڕێگا حەل بکاتەوە، فکر لە چارەسەر بکاتەوە، نەک ئەوەی کە بێنێ وەکو مێشکێکی نەخۆش فقط کۆرتیزۆل تەڕەشحکا و هەستی ناخۆش بە من بدا، دێتە سەر ئەو کارە و بەرنامەیە و سەر ڕێگایە کە دەڵە من دەبێ ڕێگایەکی بۆ بدۆزمەوە، ئەوە بە مێشکت بڵە من هەر ئەوەم، چۆن دەتوانم بڕۆمە پێشەیە، بەو شەراتەوە من چۆن دەتوانم ئیشێک بکەم. کاتێک کە تۆ مێشکی خۆت هێنا سەر ئەو ئاستەیکە بەجگەی بۆڵە بۆڵ، بەجگەی پرتەپرت، بەجگەی وەیکە کامیلە ناقایل و ناڕازی بێ و هەر بە چاو لەو کەبزان چێتی هەیە چێتچینێ، دێتە سەرەوەی کە لێکۆڵینەوەی خۆی بکە، دەوروبەری خۆی ببینێ، لە چ سەردەمێکدایە، لە چ کۆمەڵگەیەکەم، ئەلان چ شتێک بازاڕی خۆشە، ئەلان چ شتێک بە سەرفەیە، ئەلان کارێک دەتوانێت بێتە هۆکاری وەی کە ئەمە سەرکەوتووکە. خۆ
ئەمە بیر دەکەینەوە یعنی بە ماسیوێ کە بە مرۆڤێک دو سێ سانی قسەی دەگەڵ نەکەی دەسێ دەمێشکی خۆیداوە دەست پێ دەکا بە لە کۆڵینەوە بەڵام ئەمە بەداخێکی گرانەوە لە تەواوی ئەو دەمانەی کە دەمێشکماندا بیر دەکەینەوە لێ کۆڵینەوە دەکەین لێ کۆڵنەوەیەک دەکەین کە ئەسەن هیچ ئەرزش و بایەخێکی بۆ منێ بەجگایوێ کە ئەو کاتە سەرپی بکەین کە بە نەفعی خۆمان لە فکر لە خۆمان بکەینەوە هەر فکر لە خەڵکی دەکەینەوە بزانین چێ چی هەیە چێ چی نییە چێ چی کرد چێ چی نەکرد چێ چەندە بەختەوەرە وا بۆ خۆشمان چەندە بەدبەخت و بەدشانسین بەبنی دەرو ناز ئێتماد بکەن دەرفەتێک بە خۆتان بدەن کاتێکی زۆر کەم بە خۆم و بە خۆتان بێنۆ شاین دێڵم بیکەن زۆر سەختنە تایمێک هەرە جورێکە پێکەوە یەکدانە قەرار و قەول قەرارماندانە دەمێک کرد لە کەزمەکەنەوە بۆڵە خلاصکەن بە مێشک و بێبڕانەوە پەیغام بە نامەی ناخۆشمەنێرن و ڕاوەسن زان مێشک و چ دەکا ئەو دەم دەبینن دەست دەکا بە جوڵانەوە و دەست دەکا بەنگۆ وادار دەکا کە حەول بدەن پرسیارهایەکی کە بە کەلکی بێدێ و دەتوانێت ئەو نەخشەی کە بۆتان دەچێشێ باشتر بێ کامیلی دەکا و دەیختیارین بۆ دەنێ دۆستانەوە ئەزیزان هەموو ئینسانەکان وەک دەرووناسێک پێتان دەڵم هەموو جور مرۆڤێک هاتۆتەکەنم دەوڵەمەند موفق مەشهور فەقیر ناموفق هەموو ئینسانانە هاتوون بە هیچیان زندگیکیان بێکێشە نیە هیچیان زندگیکیان بێ ناخۆشی نیە ئەمە هەمیشە مرۆڤ عادەتێکی هەیە کە حەول دەدا کە باشترینەکەی خۆی پێشان خەڵکی بدا هەموو کەس ناخۆشیەکانی ناحەزیەکانی دەشارێتەوە لە مرۆڤەکانی دیکە ئەمە وەک دەروونناسێک تەنها کەسانێکین کە ئینسانەکان دێن ناخۆشیەکان بەمەش نیشان دەدەن ئەوەی بزانن کە هیچ کەس بێت سەرمەسەری نییە هیچ کەس بێ ناخۆشی نییە هەموو ئینسانێک گرێهایەکی هەیە کە دەبێت لیبی کاتەوە و ئەوەش بزانن کە خدا هیچ کەسی لە خۆشی و لە باشیش بێ بەهرە نەکردو یعنی ما فقط کافیە لەو بۆڵە دەست هەڵگرین خۆشمان بێنێتە سەر ئەو شتانێک کە هەمانە توانایەکانی خۆمان بدۆزینەوە بە جگای وەی کە هەر لە فکری وەدابین کە بۆڵە بکەین کە بۆ خەڵگەوەی هەیە بۆ خەڵگەوەی نییە و لە فکری وەدابین کە چۆن زەربە لەوە بدەین چۆن ئەوە بچێشینە خوارێ هەوڵ چاو لە خۆمان بکەین بزانین بۆ خۆمان بۆچی سەرکەوتوو نەبووین لە چۆدا ئیرادمان هەیە ئەگەر پارەمان نییە دەبێت دەرسێ بخوێنین ئەگەر پارەمان هەیە لە چ شوێنێک سەرمایە گوزاری بکەین کە بەرهەمێکی چاتری هەبێ دەبێت هەوڵ بدەین بە جگای ئەوەی کە بزانین خەڵک چی هەیە و چینێ بزانین بۆ خۆمان چمان هەیە چمان نییە بزانین بۆ خۆمان چمان هەیە کە کەڵکی لێوەرگری چمان نییە کە بچین بیدۆزینەوە و بەدەستی بێنین ئەگەر بیرەکانمان بێتە سەر خۆمان بە جگای وێ کە هۆشمان لە تاواتی دنیا بێ هۆشمان لە دەرونی خۆمان بێ بێگومان ئینسان هایەکی سەرکەوتوو دەبین و دەتوانین شێوەی وەی کە ئەمەش لە ئینسانێکی پاشکەوتوو بە ئینسانێکی سەرکەوتوو تەبدیل بین بدۆزینەوە ئەگەر دیتوتانە ئەو کەسانی کە زۆر موفقن زۆر دەوڵەمەندن زۆر بەختەوەرن بەڕێیەنگۆ کەسانێکن کە ئەسڵ هۆشیان لە خەڵکی نییە ئەسڵ بە دوو قسە باز ناکەون ئەسڵ کاریان بەوە نە چێتی هەیە چێتی نییە فەقەت لە فکری خۆیاندا ئەوەیە ڕەمزی موفقیەت پس حتا خدا بە گەورەی خۆی دەفەرمێ ئەگەر لە من دەگەڕێ لە دنیادا لێم مەگەڕێ تو لە دەرونی خۆتدا من پەیدا دەکەی هەر حەولی خوداژەوە بۆ کە بۆ بتەیە ئەمە وادار بکە کە بین لە دەرونی خۆماندا بکۆڵینەوە خۆشمان لە دنیا قەتەکەین خۆشمان بینە سەر خۆتان وەک دەروونناسێک پێتان دەڵم کاتێکەمە خۆشمان لە خەڵکی بڕی هۆشمان هێنا سەر خۆمان و دا درێژەی ڕۆژێدا بیرمان لە خۆمان کردەوە ئەلبەتە بیرێکی باش نەک بیرێکی هەڵا بیرێکە فقط خۆمان بە ئینسانێ بە مرۆڤێکی زەعیف بەدبەخت بەدشانس بکۆڵینەوە نا بیری وەی کە بزانم ئەلاقەم بچێ توانایی چ شتێکم هەیە چ شتێکم کەمە بچم بیدۆزمەوە خۆم کامیل کەم ئەگەر ئەو کارانە بکەن گومانتان هەبێکە دەبنە ئینسانەکانی دیکە پێتان دەڵێن چەندە بەختەوەرە لەو ڤیدیۆیەدا چی دیکە کاتو ناگرم ئینشاڵڵا لە ڤیدیۆهای دیکەشدا باسایەکە دەتوانی یارمەتی دەرتان بێ کە خۆتان پەیداکەن ژیانێکی خۆشتر بکەن بە سڵح و سازشدا لەگەڵ دنیا هەڵسوکۆت بکەنتان فێر دەکەم ئینشاءالله سابسکرایبتان لەبیر نەچێ لایکمان کەن نامەمان بۆ بنێرن و هەتا هەنگۆ ئەمن حمایە بکەن ئەمیش بە دڵنیایی و دڵخۆشیوە و قەبیتر ئەو شتانەی کە دەیزانم فێرتانی دەکەم و یارمەتی دەرتان دەبم تا ڤیدیۆیەکی دیکە هەمدان بە خودای گەورە دەسپێرم خوداتان دەکەم